بەرزان دووبارە سڵاوتان لەبێت کاگەشتان من ئەمەوێت ئەو پرسیارە بکەم کە سەبارەت بە پەیوەندی نێوان بزوتنەوە ئیسلامیەکان ڕەوتە ئیسلامی تیارە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان لەلایەکەوە ئێوە عەلی باپیر تۆمەتبارەکەن بۆەوەی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە لەلایەکەوە هەندێک بۆچوون و بەڵگە و دیکۆمێتی تر لەسەر ئەم کارکتەرە سیاسی هەیە کە پەیوەندی بە حیزبی بەعسەوە ئایا ڕاستی حقیقەتی ئەم دەنگ و بابەتانە لەکوێیە؟ طبعا بێمە تەماشایەوە بکەین بە نیسبەتی ئەوەی کە بەڵێ دەستێکەیە تەمان ئێوە بێ حەقێکیش بێ بە هەرچ وڵاتی هەرچ کەسێک بێ هەوڵ با خەڵکی خۆی لە هەر جێگەیەکە هەبێ بڵێن نفوزی خۆی فراوان بکە هەبێ یان ئەوە مافیەکە بێ تۆش بیەی بەوە کارەکە و تۆ چەندێک دەتوانی ماڵی خۆت بگری بەڵام باشترین دلیل بۆ مە طبعا دووسێ من دلیلی بۆ ێنمەوە لەوانەیە خەڵک نەیزانێ یەکێک لەوانە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە اتفاقمان هەبوو اتفاقە لە بینی مامۆستا مەلا عەلی و مام جەلال بوو پیانەوە اتفاقی تاران کە ئێمە تەداخلی گۆمرگوشتی کوردستان نەکەین بە بالمقابل یەکێتی نیشتیمانی بوجە بابە بزوتنەوەی ئیسلامی لەو ڕۆژەوەی کە ئیعلانی کۆمەڵ کرا هەر ئەو هەمان وڵات کە خاوەنی اتفاقەکە بوو بە یەکێتی وت کە ئەبێ ئەو بوجە تەسلیمی کۆمەڵ بکرێ و هەر لەو ڕۆژەوە ئێمە حەساری سیاسی و اقتصادی کرایە سەر بزوتنەوەی ئیسلامی ئەمە بابێکی تر لە ساڵی 98 موتەمەرێک کرا لە نیویۆرک لەو موتەمەرە کە ئەو کاتە بوو بە بزوتنەوەی یەک بوون ساڵی 2001 من لوژنەی تەحزیری بووین و ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی حتا جەنابی مامۆستا مەلا عەلی من نایە قەیچەکە با و خەڵکەی تر بڕۆنە دەرەوە ئێمە زۆر چوونەتە دەرەوە حتا ئیسەش نامەکەم لایە کە مامۆستا مەلا عەلی ئەڵێت عەلی باپیر بنووسن کێ بنووسن مەجموعەیەکی زۆر نووسرا لەوانە عەبدولغەنی دکتۆر ئیبراهیم دکتۆر عەبدولکەریم کە مەجموعەیەکیان کۆنە نەهزە بوون مەجموعەیەکیشان بزوتنەوە بوون عەلی باپیریش منزم لێمە ئەوانە نووسرا کە نووسرا وتیشی دێم بەڵام هاتە سەلاحەدینیش لەگەڵ ئەو جەماعەتی تراوتی من هەر دێم تا ئاخر جار طبعا ئەو پرس و ڕای خۆی کردووە لەبەرەوەی ئەو کاتە ئەمریکا بە هەموو شێوەیەک بە هیچ نەوعێک ئەوانەی کە لەگەڵ ئێرانە عەلاقەیان باش بوون هاتنە ئەمریکا لەبەرەوە وتی ئێوە بڕۆنە تورکیا من دێم ئەوە بوو مۆفدەکەمان دکتۆر ئیبراهیم و عەبدولغەنیوانە هەر هەمویان هاتنە تورکیا بەڵام ئەو نەهات لە سەلاحەدین مایەوە و نەهات و ئاخر جار وتی نایە ئەمانە هەمووی دەلیلن یعنی خۆ ئەوەیشی کە ڕۆژێ لە ڕۆژان لە ناو بزوتنەوە تا ئیسلامیان بێ ئەزانێەوە شتێکی حەشا هەڵنەگرە زۆر باش نسبەتی حیزبی باسیشەوە بەڵێ جەناب و پرسیارەوە کرد بەڵێ حیزبی باسەوە من حەزەکەم ئەوە بە بینەرانی خۆشەویست بڵێم وەڵی من هیچ شتێکی شەخسیم لەگەڵ عەلی باپیر نییە من ئەوە تا بە ئەو جەماعەوە مسلمانە دەڵێم با بە هەر شتێکی شەخسیش ئەو قسێشی بە من و تۆ گەرنی ئازابێ ئێمە گوێمان لە شتی شەخسی ئەو شتانە نیە من تەنها ئەمەوێت جەماوەری مسلمان لە کوردستانە بە هەڵانەچ جەماوەری ئیسلامی نەخڵەتی وەکو واجبێکی ئیسلامی و شەرعیش کەەوە ئەو خەڵکە نەڵێ من نەمزانی من هەموو جارێک ئەم بەحسەم کردوتومە هەر تەلەڤیزیۆنێک ئەڵێ هەر شوێنێک ئەڵێ من ئامادەم بێم بیسەلمێنم خۆی لە هەموو شوێنێکا بە حکومەت و هەرێمەڵێ ئەڵێ کاکە ئەگەر ئێوە حەقتان پێ بۆ لە ئۆپۆزیسیۆن و 80% میش پێڵێن بۆڵێم ئەڵێم ئەم قسە بۆ خۆشت ئەگەر تۆیش حەق پێ و ناترسی لەو وەزعە بۆ بەرەنگارمان نابیتەوە بۆ نایە من هەموو جارە وتومە کاکە با قاعاڵی مزگەوتەڵی تەلەڤیزیۆنەڵی فەرموو با بین دابنیشتین ڕوبەڕوو قسە بکەین بزانین ئەم شتە ڕاستیە من هەر بۆی ئەوەستە قورئانێک لە باخەڵمای بۆی هەر بینەرانیش بزانن طبعا ئەمە قورئانێکە ئێمە باوەڕمان پێێتی وەکو مسلمان و هەر کەسێکیش سوێنی پێ خوارد کافرە بێگە درۆی کرد ئەمە قورئانێکە من سوێندی پێخۆم ئەڵێم بەم قورئانە و من ئەیشی سەلمێنم هەرچ محکەمەیەکی شەرعی ژەڵێت من ئامادەم بۆی بسەلمێنم و ئامادەیشم سێ مەلا چوار مەلا کۆ بێتەوە حکمی شەرعی خۆی بات من هیچی شەخسیم نییە لەگەڵی بەڵام هەر کەسێکیش لە محکەمەی شەرعی لایدا هەموو مسلمانێک ئەزانێ حکمە شەرعیەکەی چییە. زۆر باش کاک حەسەن ئەوتری لە دوای جیاببوونەوەی کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوە باز لەوە کرێ کە شکستی ئەو بزوتنەوە یەکەوێتە ئەستۆی تۆ بەوەی کە لە کاتێکە ئۆپۆزیسیۆنی عێراقی لە لەندەن لە ساڵی 2003 کە لە کۆبنەوەی سەرجەم پارتە سیاسیەکان بەڕێوە چوو دەوترێت تۆ ڕێگر بووی لە شاندی بزوتنەوە کە ئەو کات پێگاتون لە خۆی خۆشببووی باوکت مەلا عەلی عەبدولعەزیز و ئەحمەی کاکە مەحموود کە بەرپرسی مەکتەبی سیاسی ئەو کات بەشداری بکەن ئەم حاڵەتی ئەم هەڵوێستەی تۆش تاڵەبانی تووڕێکەوە ئاکات کە سەرجەم دەرگاکان بەڕووی بزوتنەوە دابخات ئەم دەنگۆیە چەند ڕاست بەڵێ جارێ من هەموو شتێک ئەڵێم ئەمە زۆربەی هەرە و برایانە بڵاوێنە کردو کاتی خۆی من ئەڵێم ئێمەیە کە توانی بێتمان بزوتنەوەی ئیسلامی بگەێنین بە هەموو ئەو وڵاتانە و بە دنیا
چۆن حەز ناکەی بزوتنەوە دەوری هەبێت لە مستەقبەلی عێراقەکە هەموو ژیانمان هەڵمان وەداوە. من حەز دەکەم ئەم حەقیقەتەش بۆ یەکەم جار لای جەنابتان باس بکەم. باسمان کرد لە دوای سەپتەمبەری 11 ئەمریکای بۆش ئەمریکای کلینتن نەبوو. ئێمە لە دانیشتنەکانە کە ڕۆشتی من ئەنوا هەرچی دانیشتنی معارزەی ڕۆشتی. کابرای ئەمنی قەومی ئەمریکی هاو لەگەڵ منە لە ژوورێکا دانیشت، وتی کاکە وەرە با دانیشتینە ژوورە، ئێمە زانین ئێوە معارزن، ئێمە زانین ئێوە شەریفن، ئێمە هەموومان نازانین. ئەم زروفە جایە لەگەڵ زروفی تر. ئەمە دوای سەپتەمبەری 11 سەپتەمبەر ئێوە دێن لەگەڵ ئێمە بێنە جەبهەیەک و بدەین لە ئەنسار. ناتوانین ئێمە تەمان ئیسلامیان چۆن نتوانین بچیتە جەبهەی ئەمریکا و قازیفە بنەی بە برایەکی مسلمانەکە کۆنتر بڵین لەگەڵ توا بۆ لە یەک جەبهە بەیەکەوە بوون. ناتوانین. تی وەڵاهی کاکە یا من حەقیقەتی بڵم نەتوانی هێشتان بۆ ناکرێ. لەبەرەوە ئەمە حەقیقەتی وەزعەکەیە کە ئەمە هاتە پێشەوە تەبعاً هاو ئەم حەقیقەتەی بە من وت. طبعاً ئێمەش لە دوایەوە کە کۆبوونەوەکە تەواو بوو کە هەموو شتێک تەواو بوو زانیان کە ئێمە ئەوە ناوی بزوتنەوەیتیانیەوە بێ هیچ شێوەیەکیش تەعاملی لەگەڵا ناکەن ئەگەر نەچیتە جەبهەیەکی ئەسکەریوە لەگەڵ ئەمریکا. ئێمەش بە هەموو شێوەیەک ناتوانانی تۆ ئیسلامیان ئەخلاقیان بە هەموو شێوەیەک ئەمە نەمانتوانین بچینە جەبهەیە لەگەڵ ئەمریکا. هەر ئەوەش وای کرد کە ئێمە لەو موتەمەرەوە بڕۆین. بەڵام ئێمە موتەمەر سەحەفیمان کرد لەو کاتە ئێمە من بە ئاشکرا وتومانە قسەکانشمان هەمووی هاتۆتە دی. من پێم وتون کە ئەوە ئەمریکا بۆ ئەقرێتەوە بچێتە ناو عێراق شکستێنێ، ئەمریکا بچێتە ناو عێراق بۆ ئەقرێتەوە بێ بە ڤێتنام. قسەکانیشم هەمووی هەیە لە هەموو سەحەفە ئەو کاتە بڵاو بوویەوە. طبعاً لەو کاتە ئەمانە ئەوەی کە لەو تەحالوفی ئەمریکا بوون ئەم قسانیان پێ ناخۆش بوو. خۆ ئێمەش تەلەڤیزیۆن بەدەستەوە نەبوو ڕوون بکەینەوە بابە لەسەر چییە. لەبەرەوە ئەوانەی کە دژ بوون و قسەکانی ئێمە تەئسیری هەبوو لەسەریان هاتن ئەم هەموو پروپاگاندایان کرد. وەڵا ئەگەر ئەو قسەنەکە کاکە من قسەم دوای موتەمەرەکە کردووە کە کاتێ حرەکە ناوی نەبووە بزوتنەوە ناوی نەبوو. خۆ کاکامیلی حاجی عەلی لەوێ بوو. بەڵام دوای ئەم هەڵوێستەیتەوە لەو مؤتەمەرەیە قسە لەسەر ئەوەیە کە لە دوای ئەو کاریتۆ لایەن بەرپرسی مەکتەبی سیاسیەوە فەرمانی دەرکردن لە بزوتنەوە بۆ دەرچوو دەرتکەن. بەڵام ئەم فەرمانە نەبڵاو بۆ تۆ نەجێبەجێ کراوە لەبەر خوالی خۆشوی باوکت. چەند ڕاستە ئەمە؟ طبعاً ئەو کاتەی کە حەسارێک هەبوو لەسەرەوە ئەسڵ ساسی نییە چۆکم من هیچ شتێک لەو بارەوە نەمبینیوە. وەکو باسم کرد هەر لەو کاتە تقری ئێمە وەکو بڵین یەکبوون و شتە هەبوو ئەوانەی کە بزوتنەوەی کۆن بوون و ئەوەی کە لە دوورە ئەو حەقایقە نەزانێ و تەنها بڵین لەوانەیە لە نەیارێکی تۆ ئەو شتە ببیسێ فەرقی هەیە. لەبەرەوە هەر قەرارێکیش تۆ کە دەری بکەیت و حەقاتەکەی ئەسڵەکەی نەزانی بۆ ناچێتە سەر. لەبەرەوە خۆ ئەوان نهاتوون لێمە بپرسن بڵێن کاکە ئادەی نەتیجە و سەر بکەن. تۆ کاکامیل خۆ ئەزانێ سەبەب بوو نەتایجەکەی لەو مؤتەمەرات چۆن خۆ ئەزانێ نەک ئێمە هەموو حرەکاتی ئیسلامی. ئەی عێراق بۆچی وای بەسەر هاو؟ ئەی عێراق بۆ هەموو سونە پەراوێزخراو ئەو وەزعی هاو مقاومە دروست بوو ئەمریکا ئەو هەموو خەڵکە کوژرا. ئەی ئەم ئەقلیەتەی ئەمریکا نەبوو بۆ نەوعاتنە عێراق. ئێمە یەکەم حیزبێکی ئیسلامی جیهادی بووین لە تاریخی عێراقا. لەبەرەوە ئەمە هەمان بۆچوون هەمان شتیان بە حزابەکانی تروت ئەمریکا ئەمە بۆچوونی بووە یا لەگەڵمی یا دەخۆ بۆش بە عالەمی یاشکراوەتی. ئەگەر لەگەڵ ئەوەی هێزی چەکداری هەیە ئەبێ بچێتە ئەو جەبهە لەگەڵ یا وەکو عەسکەر. ئەوەی هێزی چەکداری نییە ئەبێ لە میدیاکانە هەر ئەمەلیاتی ئەکرێت بە ترۆریزم بیا لە قەڵم. ئەمە داواکردنی ئەمریکا بووە و ئێمە نەمانتوانیوە ئەو داواکاریە ببینە سەر هەر لەبەر ئەوەژی بۆ ئێمە پەراوێز خراوی. باز لەوە کرێ لە ئێستا تۆ سەرپەرشتینەوەکانی سەلاحەدین ئەیوبیەکەیت لە کاتێکە ئەم گروپە قسە و تێبینی زۆری لەسرە. مەبەستم ئەو گروپەیە کە لەلایەن حاجی تەحسینی براتەوە دروستکراوە و ئەنجامدراوە. من حەزەکەم ئەو خەڵکانەی کە ئەو شتانە ئەڵێن بابێن ئیسپاتات بێنن و بزانن چی ئیسپاتاتێک هەیە کە ئەم شتە وایە. نەڵێ پێم خۆشە بچمە سەر تەوەرێکی گرنگ کە ئەویش چۆنێتی گیان لە دەستدان و کوژران و شەهیدبوونی حاجی تەحسینی براتانە لە وەزیریستانی پاکستان. بۆ چوونێکی جیاواز بۆ چون گەلێکی جیاواز هەیە لەسەر چۆنێتی گیان لە دەستدان و کوژران و شەهیدبوونی حاجی تەحسین. یەکێک لە بۆچوونەکان پێی وایە کە لە پاکستان نەکوژراوە بەڵکو لە قەندیل کوژراوە. بۆچوونێکی کاڵێ قاعیدە خۆیان لە ئێران کوشتویانە. بۆچوونێکی ترەڵێ نەخێر ئەم کوڕە نەکوژراوە و تیانە چووە بەڵکو ئەمە سیناریۆیە کە بزوتنەوەی ئیسلامی خۆی دروستی کردو و مەبەستی سیاسی لە پشتەوەیە. کام لەم دەنگۆیانە حەقیقەتی تەواون. پێش هەموو شتە تەبعاً من حاجی تەحسین خۆشەویستترین مەخلوق بۆ بڵین لە ژیانما کە خۆشم ویست بێت و ئەو پەیوەندێکی کە هەمان بووە باوەڕ ناکەم هیچ کەسێک پەیوەندێکی وای هەبوو بێت. طبعاً
ئەو پێگەی خۆی هەبوو هەم لە ناو بزوتنەوە هەم وەکو قاعدەکی ئەسکەری هەر لە مناڵیەوە بڵین لە وەزعاکە گەورە بووە و گەنجێکی زۆر و خەڵکێکی زۆر کە لە دەور و پشتی بوون و لەگەڵیا بوون طبعا شوێن کەوتوانێکی زۆر زۆری هەیە لە هەموو لایەک لەبەرەوە هەر لە بیدایەتیشەوە ئەو بە هیچ شێوەیە وەکو خەڵکانێکی تر تەئسیراتی نەوڵات نەکەسێسە نەبوو لەبەرەوە عەقیدەیەکی سەلەفی جیهادی پاکی گرت بۆ دەست لە هەمان شێوەشە ئەو دید و بۆ چوونێکی دووری هەبوو بۆ نمونە تەماشاکە ئەو هەموو خەڵک و گەنجە زۆرەی هەبوو ئەو هەموو توانایی هەبوو بەڵام لەگەڵەوەونە دووربین بوو لەم هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیە کارێکی نەکردەوە کە ئێمە ئێستاکێ بڵین ڕۆمانەیە سەر بەرکەمیان لێی پەشیمان بین و لە هیچ شێوەیەک وەکو خەڵکێکی تر بیری نەکردوتەوە یا مەسەلەن کارێک بکات کە بڵین چۆنڵی مەسلحە و مەفسەدە لە یەک نەداتەوە لەبەرەوە زیاتر کە زانیوەتی بەو شێوەیە و ئیساکێ ئەم میلەتە لە زروفێکی ناسکە هاتووە چوە بۆتەوە منتیقە لە منتیقی وەزیرستان لەوێش معسکەری خۆی هەبووە خەڵکی خۆی هەبووە لە هەموو لایەک ناسراوە ئەو کۆن لەگەڵ بن لادن دانیشتووە لەگەڵ زەواهری دانیشتووە لەگەڵ هەموو قیادە نییە ئەوەی کە جیهادی بێ لە عالەمە حاجی تەحسینی نەناسی و ئێستاکێش ئەو حادیسەیەی کە ڕوویداوە طبعا ئەوە حادیسەی تەیارەی بێ تەیارە ئەو تیارە بێ تەیارانەش هەموو کەسێک ئەزانێ و هەر لەو ڕۆژەشە ئەمریکا لە وەزارەتی دیفاعی خۆیانە ئیعلانی ئەو عملیاتیان کردووە کە لە وەزیرستانی جنوبی تیارێکی بێ تەیار لە تیارێکی یاوە سەبەبی ئەوەشی کە طبعا تۆ تیارەیەک ئابۆ ئاسمانەوە با لە سیارەیەکی بچووک و چەند کەسێکی تیابێ من پارچە پارچەیەکە دوو سارغوبا لە سایرێکیوە ئەمە تەبیعەتی هەموو ئەو عملیاتانن کە ئەکرێ لەو منتیقانە ئەوەیشی کەشتی ترەڵێ ئەوە هەمووی خەڵکانێکن کە یا لە حەسەدایە یا لە وایە کە ئەزانن ئەو هەموو خۆشەویستیی حاجی لە دڵی ئەو هەموو گەنجا هەیە تەنها بۆەوەی لە شەنیشتەکە کەمکەنەوە بەڵام ئەوەی مسلمانە و ئەوەی گەنجە و ئەوەی خەڵکە هەمووی حقیقەتەکە زانێ و لایەن ئاشکرایە تۆتت حاجی تەحسین لەژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسی وەڕوتێکی سیاسی دەرەوەی کوردستانە نەبووە بەڵام ئەو لە دوای شەید بوونی و لە دوای کوژرانی بن لادن پەیامێکەیە کە ئێمە درێژە پێدەری ڕێبازەکەی بن لادن ڕێباز جایە تەنزیم جایە حاجی تەحسین بە هیچ شێوە ڕێبازی بن لادن دیارەکە چیە بەڵێ بەڵام قیتالی و جیهادی و ئەوی سەلەفی جیهادی بۆ حاجەتی خۆ من ناشارم و حاجی تەحسین ئیمانی تەواوەتی بە فکرەی ئیسلامی سەلەفی جیهادی بۆەوە بۆ لەو پێناوەکاری کردو بەڵام ئیمانی لە عینی کارچا بە ڕۆژکوشی نەبووە بە شتانە نەبووە و خۆی حتا بەیاننامەی دەرکردەوە لێرەش بڵاو بۆتەوە کاتی خۆی ئەمە خەڵکی معنی ئەو ئەگەڕێنەوە طبعا بۆ هەمان ئەو ئیعلامە بەرەڵایی کە لێرە هەیە هەر شتێکە بوو کاتی خۆی تەمەن هەر شتێکە بوو یانە و ئەو فڵان و ئەنسار و حاجی هەمووی شتەکانیان تێکەڵاوەکەن هیچ شتێک نەبوو کە تۆ حقیقت بۆ میلەتە بڵێ بەڵام خۆ ئەو هەر خۆی لە خۆیان بەراعەتی خۆی کرد لەو شتانەی کە ئەکرێ لەم حدودا و پۆلیسێک بە ناحەقە کوژرێ بە هیچ شەوێک ئێمە لەگەڵەوانین پۆلیسێکی فەقیر ئالە و حدودا کە فەقیرە ئالەوایە بڵین بە ناحەق بیکوژی لە پێناوی چییە لەبەرەوە ئێمە بە هیچ کاتێک لە هیچ کاتێکە حاجی تەحسین ئیمانی بەوە نەبووە کە ئەو لەبەرەوە بووە کە سەگە کابرایە بتوانێت ئەمەلیات بکات لە هەموو ئەو منتیقە ناڕەحەت و ناخۆشیانە و هێزی سەربازی هێزی خۆی هەبێ ئایا ناتوانێت لەو منتیقە و لەو ناچاشت بکات و ئەو خواردن وایە بەڵام من وەکو باسمان کرد مەوزوعی بن لادن تۆکو تەیارێکی سەلەفی جیهادی بەڵام وەکو تەنزیم بە هیچ شێوەیەک حاجی تەحسین ڕۆژە لە ڕۆژان وەکو تەنزیمی قاعدە کاری نەکردەوە خۆی شەخسێتی خۆی هەبووە خەڵکی خۆی هەبووە لە زۆر کاریشە حتا نامەی ناردووە کاتی خۆی بۆ ئوسامە بن لادن بۆ زەواهری لەوەی کە ئەو کارە ڕەشکوژەی کە ئەکرێ زەواهریەکە بە ناوی ئیسلامەوە کە ئەمە زۆر دوورە لە ئیسلام و هەر ئەوەش بوو بە سەبەبی ئەوەی کە دوایی بەیانێکیان دەرکرد کە ئەو ڕەشکوژە لە عێراقا خراپە لەبەرەوە بۆچوون تا خاوەنی بۆچوونی خۆی بووە بەڵام تەنز ئەو طبعا خۆشەویستی هەبووە بۆ هەموو ئیسلامێکی جیهادی لە هەموو عالەمە بەڵام بە هیچ شێوەیەک تەنزیمیان لەگەڵ ئەو گروپانانە سەبارەت بە گیان لە دەستدانی حاجی تەحسینی براتان لە نێو خودی بزوتنەوەی ئیسلامیە بۆچوون و جیاواز و ئاماژەی جیاواز هەیە سەبارەت بە شخصیەتە هەندێک پیان وایە شەهیدە هەندێک بە کوژراونەوە بن سەبارەت بە نهێنانەوەی تەرمەکەی وەسیەتی خۆی لەوێ بینێژن نەهاتنەوەی سومیەخانی خێزانی و مناڵەکانی کە حاجی ئەکاتە زاوای مەلاحمی کاکە مەحموو باشە ئەگەر بەڵگە و دیکۆمنت و ئاماژەیەک هەیە لەسەر چۆنێتی کوشتن و شەهیدبوونی حاجی تەحسین بۆ نایخەنە ڕوو ئەگەر نا بۆچی ماڵ و مناڵەکەی نەهاتوونەتەوە بۆچی مەراسیمی پرسەکەی لە میدیاکانەوە پیشان نەدرا
چێ لەگەڵ ئێوە بوو لە کاتی پرسەکە ئەگەر پێ ڕوونی بکەیتەوە پرسەکە هەموو گەنج و هەرچی ئەوەی پێی بڵێ مسلمان لەم وڵاتە و لە هەموو لایەک و لەو دی و لەم دی و پێی ناخۆش بۆ گریاوە و هەیە حاجی نەبینی و دەستی کردو بە گریان لە عینی کاتیشا تەمان وەکو ئیسا باسمان کرد ئەمە مردنێکی سیارە کوژران نییە کە تۆ بێ بڵێ وەڵامەتی هەیە ئەوانەی کە لەو سیارا بوون من ئەو کاسێتیان نردووە کە بەڵام هەمی پارچە گۆشتە پارچەیە لەبەرەوە تۆ هیچ شتێک ئەوە نییە کە بینازیە ئەوەیە کە هیچ دیکۆمنتێک لە بەردەسانی توانی سەیری کوی بەڵێ هەنێ شت هەیە کە لای بووە کە بڵێن لەو جێگەی قەسفا وجودی هەیە ئەنجا ئەو یەک دوو نەفەریتر لەوێ خەڵکێکی زۆری هەبووە لەگەڵ یاخۆ هەمویان لە ناو سیاران نەبوون ئەوانەیە کە لەگەڵ یا بوون و لەوێ بوون و نزیکی ئەو جێگە بوون هەمویان شایەتیەوە دەن کە بڵێن چۆن بۆ ئەو حادیسە بڵێن ناخۆشە چۆن بۆ چۆنی نەبووە ئەویش ئەوە شتێکە تەبعەن خۆی ئیمانی پێ بوو شەهادەت بەلایە خۆشترین شت بووە لە ژیانیان کەواتە ئێوە جەستی حاجیتان دەست نەکەوت بۆ نەتان هێنایەوە نیەتی ئەی بۆچی مناڵەکانی نەگەڕانەوە منا خۆی هەموو جەنابەت ئەزانی دائما لە سایکۆلۆجیەتی ئینسان سایکۆلۆجیەتی هەموو ئینسانێک ئەگەر شتێک بە چاوی خۆت نەیبینی ئیستا بۆ نمونە هەر زەلامێک مختەتەف بێ لەم کوردستانە اختیتاف کرابێ سوور بزانێ کوژراوە بەڵام مەیتەکەی نەبینێ هەچ کەسە بێ بڵێ هەواڵێکین بۆ هێناوی لە خۆی باوەڕی پێکاوەڕوە ئەمە تەبیعەتی بەشەرە مێدی هەواڵێکەوە لێ هەموو کەسێک بەڵام لە عینی کاتە هەمووی ئەو حقەتە بەڵام هەموو تەبیعەتی بەشەر وایە هەر شتێک بە چاوی خۆت بە تایبەتی کە هێتە سەر قەزەی مردن و ژیان و شتانە بە چاوی خۆت ئێمە کاتی خۆی خاڵۆیەکمان هەیە کۆن هەر کۆن لە هەفتاوە پێشمەگەی یەکێتی بوو کۆن ئەو کاتە ئەوان لە شارە زوانە بوو بە قەسف کوژرا لەو حدودا پیانەوت حەمیدی مەلا ساڵح مەیتەکەیمان نەدی تا ئێستا کێش لەوانەیە بێ بە دایکمان بڵێ حەمید ماوە و کابرایەکی پیرە مناڵشتەیە باوەڕ پێ بکەن لەبەرە نەماندیوە مەیتەکەیمان نەدیوە بەڵێ باشە کەواتە سەبارەت بە پەیوەندی ئێوە لەگەڵ مامۆستا مەلا کرێکار پەیوەندی بچنەوەی ئیسلامی مامۆستا کرێکارەوە چۆنە مامۆستا کرێکار برایەکی بەڕێزە برایەکە ئەوەی کە ئەوترێ بە نەزەری من زۆری ڕاز نییە لە بەرەوەی ئەو هەموو محکەمەشکە کراوە لە وڵاتانە شەفافێتێکی زۆریشی تا حدێکی زۆرتیایە هیچیان نەسەلماندوو کە هیچ شتێکی تابێت دووهەم ئەو حادیسانێکی کە ئەبێ لێرە زۆربەی ئیعلامەکان من وا بدانم چاواشە ئەکرێت لە بەرەوەی زۆر جار باسی حادیسەی خێڵی حەمە ئەسڵەن ئەنسار هەر نەبوو ئەو کات ئەنسار وجودی نەبوو کە خێڵی حەمە بڵین ڕووی داوە دوو یعنی من لەو باوەڕام ئایساکێش بێت بەعی مامۆستا کرێکار بێ لە کوردستان محکەمە بکەی هیچ شتێکی ئەوەی لەسەر نییە ئەوەی لە میدیاکان ناباسەکەی وەکو ئێمەش برایەکی بەڕێزە و لە زوویشەوە لە ناو بزوتنەوە ماندوو بووە و توانایەکی زۆری هەیە و ئێمە زۆر خۆشحاڵین کە هەر ڕۆژە لە ڕۆژانیش ظروف ملائیم بێ کە بگەڕێتەوە بۆ باوەشی ئەو بزوتنەوە دایکە لە عینی کاتیشا من ئەوەش بڵێم کە حکوومەتی نەرویجیش بەڕاستی زۆر شتی خۆی هێنایە ژێر پرسیار وەکو مافی مرۆڤ و ئەو شتانە لەبەرەوەی ئێستاکە مامۆستا کرێکاریان سجن کردووە لەسەر نیەت کە کاتی خۆشتیوا لە ئەوروپا نەبوو ئەڵێ قسەیەکی کردەوەکو نیەت خۆ هیچ کەسە لەسەر نیەت لە ئەوروپایە بە حیاتی محکەمە نەکراوە و لە هەموو جێگەیەکی دنیایشە هەچ کەسێک ئەگەر متهەمیش بێ بەری ئەتا محکەمەیە کرێت ئێخۆ ئەو کارەکەیشی نەکردووە و محکەمە نەکراوە لە سەری تایسە تۆ بیخیتە سجن لەبەرەوە بەڕاستی ئەو وڵاتانەیش حەقی ئەوە هەیە پێداچونەوە بکەن لەو کارانی کە ئەیکەن لەبەرەوەی ئەو شعاراتانەی کە ئەیەن وەکو مافی مرۆڤ و دیموکراسی ئەو شتانە تەنها بۆ خۆیان نەبێ بەڵام خەڵکە موسڵمانەکەی لێ بەدەربێ کاکەسانی ئەوە بەپێی بۆ چوون و لێکچوونتان لەگەڵ مامۆستا مەلا کرێکار و ڕای هاوبەش لە نێوان ئێوە و ئەو دۆستایەتی کۆنتاکتەی کە باست کرد بەڵام ئەو پیاوە لەگەڵ ئۆپۆسیۆن بوونە لە کاتێکا بزوتنەوەی ئیسلامی چۆتە نێو حکومەت و لەبەرەی ئۆپۆسیۆن نییە ئەو حاڵەتە چۆن لێکە دەیتەوە پێش هەموو شتێ ئۆپۆزیسیۆن لەم کوردستانە ئەتوانم بڵێم ئێمە دامەزرێنەرینی زمانێک کە لەم کوردستانە ئینتیخاباتی یەکەم کرانەوە ئەو دوو کە 50-50 بۆ هەموو میلەتی کورد دەزانێ و هەموو شتەکان دابەش کرا بە سەردوانە حیزبەکانیش دابەشکردن بە سەردوانە بزوتنەوەی ئیسلامی ئالەو بەینا مایەوە و وەکو خۆی بە هیچ شێوەیەک تەقسیمەوە بەسەر لایەکە محاورەشی کرد کە علاقاتێکی متەوازنی هەبێ لەگەڵ هەموو لاکانە لەبەرەوە ئەمە کەس نییە مزایدە بەسەر ئێمە بکات دووهەم ئەو لایەنانەی کە ئەڵێن ساکێ باسی ئۆپۆزیسیۆنەکەن هەر هەمویان خۆمە شتێک نییە تۆ بە ئارەزوی خۆ بیڵێ وەکو وتمان قسە جایە عەمەل جایە کامەیان ئەڵێ
چۆتە تەحالوف لەگەڵ یەکێتی پارتیە هەر زمانەی کۆن هاتۆتە دەرەوە بە ئارزوی خۆی ڕۆژتۆ هاتۆ خۆمە شتێک نییە ئەو بە ئارزوی خۆی ناو بنێ لە خۆی ئەو خەڵکە سلوکی خەڵگە بینێ ئەزانێ تۆ سلوک و چۆنە ئێمە کە بەشداریژمی لە حکوومەتە بە ضرورەتێکمان زانیوە لەو کاتا کە بەشدار بین بۆی ئەو زمانە زۆرەی کە ئێمە لە حەسار و ناخۆشی و ناڕەحەتیا بووین کەس نەهات بە ئێمە دەرگایەکمان لێ بکاتەوە ئەو حیزبانەی کە ئەمڕۆژ معارەزن زمانێک کە مەوسەم بەلاعیل لە سجن بوو کەمانێ ئەو هەموو حەسارەمان لەسەر بوو هاتن تەقەبەن لە دەرگا بڵێن ئێوە بزوتنەوە ئیسلامی پیاوی چاکە ئەرە باش هەر مەرحەبا هەرنیان وێرە و مەرحەبایش ما بکەن ئێستاکە ئەوان دێن کاتێ لەگەڵ ئەوان نابوون و شەهر ئەسەلیان بوو بەڵام ئێمە هەر خۆڕاگر بووین و هەر لەوێ بووین و هەر حەساریشمان لەسەر بوو ئێستاکێش معارەز بوو ئێمە بەشداری انتخاباتی کوردستانمان کردەوە بە تەنها کورسی هاتووە بە تەنها دوای ئێمە بەشدارین نەک تێکەڵ بین ئەوان تێکەڵیش بوون لەگەڵیانە کاتی خۆی لەبەرەوە ئێمە ئیسەیش لە ناو حکوومەتە بە ئیشە چاکەکان ئەڵێن چاک بەشتی خراپیش دەڵێن خراپ ئێمە ئێستاکێش و کۆنیش و هەموو کاتێکی چۆن بووین ناچینە ژێر تەسیراتەوە بە باش دەڵێن باش بە خراپیش دەڵێن خراپ باش سەبارەت بە کەیسی هێنانەوەی مامۆستا مەلاکرێکار ئایا بزوتنەوەی ئیسلامی چه هەوڵێکی لەم پێناوایەوە دەپرسم پرسیارەکە ئەوەیە کە کەیسی هێنانەوەی کرێکار بۆ کوردستان کەیسێکی کۆنە بەڵام بۆچی کەیسی هێنانەوەی دڵشاد گەرمیانی و مەلا سەلمان پێشەکەوێت و کەیسی مەلاکرێکار دیزە بەدەرخۆ ناکرێت ینی کەیسەکان گیان مۆزوعی مامۆستا کرێکار جایە و جیاوازەکە چییە ئەگەر زۆر بەخێرایی مۆزوعی مامۆستا کرێکار شەخسیەتێکی بەهێزتر و گەورەتر و ناسراوترە لە هەموو عالەما و لە ئەوروپا و لە هەموو جێگەیەکە لە بەرۆ فەرقێکی زۆری هەیە و پەیوەندیەکی نێودەوڵەتی هەیە لە ئەوروپایە لە ئەو تەسیراتە نیە لەسەر ئێرە و لەوانەیە بڵێم مەزاجی ئەم ئەحزاب و ئەو خەڵکەی کە لێرەیە ئامادەیەکی جارێ بەو شێوەیە تیان نەبێت لەبەرەو کەیسەکان دوو کەیسی جیاوازن بەڵام ئێمە پێمان خۆشە و هەموو کاتێکیش ئامادەین و هەموو ئامادەیەکیش دەرەبڕین لە پێناوی یەکریزی ئەو میلەتە لە ناوی بەتایبەتی یەکریزی ئەو خەڵکە موسڵمانە و هەموو ئەوانەشی کە دانیشتون هەر هەموو ئێمە پێمان خۆشە بزوتنەوە بەهی خۆیان بزان و ئامادە من کاری تیا بکەن و دەرگا کراوەیە مڵکی ئێمەش نییە بین بە خەڵک مڵکی خۆیان باز لە نامەیەکی تۆ کرێ کە تیا هەڕەشۆ کامیلی حاجی عەلی وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێم کردەوە لە کاتێکا وەزیرە بەروە تۆ بە نەخوێنوار وەسفی کامیلی حاجی عەلیت کردەوە ئەم قسەی هێت چەند ڕاستە پێکەنین میەوە یەکەم جارە بیبیستم لەبەرەوە لەوانەیە بڵێم من و کاکامیل نزیکترین کەس بین هەتا لە شورا و لە مەکتەب سیاسی و من بۆ تاریخ و بێنژوویش ئەڵێم کاکامیل زمانێکیش کە بۆ بە وەزیر خۆی بە هیچ شێوەیەک داوای وەزارەتی نەکردووە و هەتا لە شوراش و بەیانی شوراش هەموو هێزانێ ئەسڵەن من تەرشیحی ناوی کاکامیلم کردووە لە شورا لەبەرەوە ئەو ئیسلامیان خۆی بە هیچ شێوەیەک داوای ئەو پۆستە و داوای ئەو وەزارەتی نەکردووە و تا ئیمڕۆژ من بە هەموو شێوەیەک پاڵپشتیم و پاڵپشتیشی بووم لە کۆنا و برایەتیمان زۆر زۆر خۆشە و لەوانەیە بڵێم لە زۆر کەسی تریش کە نزیک بێ لێمە و نزیکترە هۆکار چییە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوە تا ئێستا تۆ بەرپرسی پەیوەندیەکانی بزوتنەوە و لەندەنیت بۆچی کەسێکی تر بۆ ئەم پۆستە اختیار نەکراوە ئێمە هەموو کاتێک گوتومانە ئێمە ئیستاش هەرڵین کێ هەرچ کەسێک هەرچ برایە حتا کاتی خۆی مامۆستا مەلا عوسمان کە هاتۆ بۆ لەندەن تەکلیفی کردو لەو برایانە لە هەموو کەسێک کێ حەزەکە کێ پێی خۆشە ئەو پۆستە بگرێتە دەست بیگرێ من ئیساش دەڵێم کێ پێی خۆشە و حەزەکە بیگرێتە دەست من بەعەکسەوە لەوانەیە ئەوەنە ئیش و کاری ترمان هەبێ زۆر زۆرم پێ خۆش بێ کە ئەو پۆستانە خەڵکێکی تر بڵین بیبا بەڕێوە خۆشحاڵیش دەرەبڕین و خەڵکێکی گەنجی تریش زۆریشمان هەیە لەوێ ئێمە هەموو جارێک حەزەکەین و پاڵپشتی شانین کە لە بوارەکانە دەرکەون لە جێگەکانە بڕۆن ئیمڕۆژە ناو بزوتنەوەی شایمە بە هەموو شەوێ پاڵپشتی بەعکسەوە گەنجەکەین کە ئەو گەنجانە بێنە پێشەوە و بتوانن ڕۆڵی خۆیان ببینن و ئەو تاقاتانەی کە هەیەە بتوانن ئینشاءڵڵا و بزوتنەوە بەرن بە ئاکارێکی تر و بە بوارێکی کاکەسان وەختم زۆرم کەماوە من ئەمەوێت زۆر بە خێرایی پرسیار بکەم و ئەگەر بکرێت بە خێرایی وەڵامم بیتەوە بە درێژایی مێژووی بزوتنەوەی ئیسلامی ڕابەرێک لە دوایەکانی ئەم بزوتنەوەیە لە نەوەکانی ئالی عەزیزن ئایا لە ئێستا پرۆژەیەک نییە بۆی کە ئیتر ئەم ڕابەرەتی بدرێت دەستکەسانی تر و بوار بە خەڵکی تر بدرێت یاخود هەر بەردەوامە بێ ئێمە وەکو باسمان کرد ئامادەین و هەموو ئامادەیەک هەیە کە حەش کەسێک مسلمانان و خەڵک بە شایستەی بزانێ ئێمە یەکەم کەسێک بین پاڵپشتی بین بۆ هەموو کارێکی باش بەڵام ئەگەر ئەوترێ ئێستاکە ئەو مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا سدیق هەر هەموو ئەو برایانەکە هەن هەر هەمووی شخص یعنی هیچیان لەبەر خاتری هیچیان ئەو شخصیەتە نەبوون ینی مامۆستا مەلا عوسمان کە بووە خۆی بووە مامۆستا مەلا عەلی کە شخصیەتێکی بوو خەڵکی هەڵەبجە و هەورامان نات و شارەزۆر و عەشار و دنیا ئەزانێ
کە دوو کارێکتەری جابوون لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە. مامۆستا مەلا سیق بە هەمان شێوە بەعکسۆ هەر بدایەتی بزوتنەوە هەر ناتۆتە ناو بزوتنەوە شخصیەتی خۆی جیاواز بۆ و هەر پڕین کاروباری ئیخوانی کردووە. لەبەرەوە کە ئەمانە ئەبێت تۆ بێی بە شێوەیەکی مۆزوعی تەماشایان کەی نەگوات تەماشا بکەی کامە شتێکی عەشایەرە وابزانێ ئەمەوەکو ئیرزوایە لە باوە ماوەتە بوو. بەڵام ئەگەر چەند ببەخشە وەخت زۆر کەماوە ئەمێ لەسەر کەیسی هەڵەبجە پرسیار بکەم ڕۆڵی ئێوە چی بوو لەو ناوچایە؟ ئێوە لێوە سەرچاوتان گرت و سەرتان هەڵا و دروست بوون. لە کارەساتی هەڵەبجە ڕۆڵی ئێوە چی بوو ئەو شارە؟ ئێمە ناوی هەڵەبجەمان گەیان بە هەموو لایەک وەکو وتمان مامۆستا مەلا عەلی شاید بۆ بەسەریەوە لە هەموو مؤتەمەر ئێمە فکرەیەکمان دەرکرد بۆ هەموو لایەک کە فیلمێکی دۆکیمەنتی ئەوە دکتۆر عادل شایدە کە مدیری خەستەخانەی هەڵەبجە بوو خۆم تەلەفۆنم بۆ کرد کە لەسەر هەڵەبجە شتێک بنووسێ بە خەتی دەستیش نووسی لێ فیلمێک لەگەڵ کابرایکی بەریتانی دەرکرا ئەو فیلمە بوو بە سەبەبی محاکەمەکردنی سەدام حوسێن. لە دوای ئەوە چەند سیمینارێکیش کرا بەڕێز دکتۆر بەرهام و شارزێباری هەمومان ئێمە لەوێ بووین بەشداریمان کرد کە کیمیاوی چەند تەئسیری هەیە لەسەر بڵێن ژیانی خەڵکی بە هەموو شەوەیەک لە ئومەی متحیدە لە هەموو لایە کردومانە و بە هەموو شەوێکیش هەموو جارێک هەوڵمان داوە کە بێن پرۆژە بکەن و خانوو بەرەو هەموو شتێ بکەن لە هەڵەبجە. ئەمێ دوای پرسیارکەم کاکە ئیحسان بمبەخشە دکتۆر عەلی شەریعەتی ئەڵێ بۆ ئەوەی حەقیقەتێک بەدناو و ناشرین بکەی هێرشی بۆ مەکە بەڵکو بەرگریەکی کوێرانە و خراپی لێ بکە. پێدوانیە ڕەوتە ئیسلامیە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەندێک جار بوونە هۆی ناشرین بوونی ئیسلام بۆی کە بەرگریەکی خراپیان لە ئیسلام کرد؟ دووباری من لەو باوەڕام ڕۆتە ئیسلامیەکان خزمەتێکی زۆر زۆریان کردووە بە تایبەتی لە بواری خزمەت گوزاری و لە هەموو بوارەکانەوە جێدەستیان دیارە و ئەو خەڵکەشی کە تەئیدی ئەو ڕۆتە ئیسلامیانەکە هیچی لە هیندستان و پاکستان و نهات و هەمووی خەڵکی کوردستانە کە تەئیدیانەکە ئیمڕۆ لە کوردستانە لەبەرەوە بەعکسەوە بەڵام ئەتوانی بڵێ ئەفراد هەیە نابێ ئێمە بە هیچ شێوە بە کوێرانە تەماشا هیچ ڕۆتێ بکەین لە ناو هەموو ئەو حیزبە ئیسلامیانە باشەیە و خراپ هەیە لە وەکو هەموو حیزبەکانی زۆر سپاس زۆر بەڕێز ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکە و تێبینی و زانیاریەکانت بینرانی بەڕێز بە ناچاری و ماڵئاواییەکەین شت پرسیار زۆر ماوە بەڵام هەوڵێن لە بەرنامەکانی داهاتوە خەرەبی بکەین و تا ئەڵقەیەکی تر و تەورێکی تر و میوانێکی تر بەخواتان سپێرین خواتان لەگەڵ زۆر